پاشەوەی کە بەڕێزاری باسی لە جۆرەکانی چوارچێوەکە کرد لە دوای باسی جۆرەکانی شوشەکانیشمان بۆ کە چین و چۆن بەڵام پرسیارم هەبوو کە ئەکستیگماتیزم لاربینی ئەستیگماتیزم لاربینیە باشە ئەوم تۆزەکە ناپێشەوە دکتۆر بۆی عەزێتت بەم تۆزێک بۆم ڕوون بکەیت وەزانم تێگەیشتنی ئاسان نیە ئەزانم ڕوونکردنەوەی ئاسان نییە بەس ئەوەی کە بۆ تەکرێ بۆم باس بکەیت لاربینی ینی چی دوایش باسی نزیکبینی و دووربینیمان بۆ بکەیت ئەستیگماتیزم چیە عادەتەن تۆ هەر شتێکە بینیت گلێنە و هاوێنی چاوکە پێڵەن عەدەسە ئەم دوانە بە دوو یعنی دوو ئەکسس یا بە دوو تەوەر ئەم شتە فۆکەسەکە و ئەیخاتە سەر سەنتەری تۆڕی چاوی تۆ بەڵام لە ئەستیگماتیزمە کێشەکە چییە؟ ئەم دوو تەوەرە ئەم دوو ئەکسسە لە عینەن خاڵە لە هەمان پۆینتە لە هەمان خاڵە فۆکەس ناکەن بۆیە ئەوانەی ئەستیگماتیزمیانێ ئەڵە شتەکە ئەبینم بەڵام تەڵخەی بینم بە ڕوونی نایبینم مەسەن دووربین و نزیکبین چۆنە هەموو کەسێک هاوێنەی چاو وەکو چۆن عەدەسەیەکی مەڵەن کامێرەمان هەیە فۆکەسەکە دوور و نزیکەکاتەوە هاوێنەی چاوی هەمووشمان فۆکەسەکە کە تۆ شتی دوورە بینی ئەتیادە بۆ شتی نزیک فۆکەسەکە لە 40 ساڵەوە خۆی بینی 38 بۆ 45 لەم تەمەنا دەست پێکا وردە ئەم توانای فۆکەسکردنەی نامێنێ بۆ شتی نزیک ناتوانانی فۆکەسیکەی بە تەواوەتی زۆربەی کەس ئەڵێ شتەکانە بینم مۆبایلەکەم یا کتێبەکە ئەوە دوورە خەمە بۆی بینم بۆ لە بەرەوەی ئەم عەدەسێ ناتوانێت شتەکە فۆکەس کاتەوە سەد تۆڕی چاو دامەڵ هۆکارەکەی چێمیش دامەوە خەڵکەڵم تۆ بە 20 ساڵی ئەو توانین ڕاکەی تا سەر سوچەکە ساعتوانیە وەکو جاران ئەوە ڕاکەی ئایا ماسوولکەکانی قاست و دەستوانە وەکو 20 ساڵەمە پێش ئیشەکە بێگومانە پێ ڕۆە زیاتر پەیوەندی بە تەمەنەوە هەیە زیاتر بە تەمەنەوە شتێکی فسیۆلۆژی ئەتیادی و بە هیچ شێوازە بە نەخۆشی حساب ناکرێت باو خێنە دەروی مۆزوعەکە بینەوە خوار 40 ساڵ خوار 38 ساڵ ئەسە من لە دوور کێشەم هەیە لە نزیک کێشەم نیە بە ئیسراحەت بەبێ عینەک ئەتاوس ناوەکە دەخوێنمەوە مثلا نووسیمە دکتۆر میران حەسەن عەبدوڵڵا زۆر بە ئیسراحەت دەخوێنمەوە بەڵام ئەگەر هەمان ناو لە دوورەوە بۆم هەڵواسیت بە عینەکەکەەوە زۆر بە ئیسراحەتی بینم بەڵام بەبێ عینەک بە ئیسراحەت نابینم ئەو تەڵخیەکە ڕۆیە ئەو دووربینیە چی ئەگەر ئەلێرە بۆمان شەرحەکەی سواس دەکەم دووربینیمان هەیە بە تەنیا نزیکبینیمان هەیە بە تەنیا دووربینی و نزیکبینیمان هەیە بە ئەستیگماتیزمەوە یعنی هەردوو کەو هەیە مەسەن کەسەکە زۆر جار پێمەڵە دەرەجەی چاوم چەنە تۆڵی یەک بە دوو هەیە ئەڵێ یاین چی چای ڕاستەمێک و چای چەپم دوو ئەڵم نە بەزە و چاو یەک بە دووی تایە ئەوەیە هەردوو دەرەجەکە لە چاوەکە هەیە بۆ نمونە نزیکبین چێ نزیکبین ئەم تیشکێکی ئێمە بینین فۆکەسەکە لە بەردەم تۆڕی چاو ئەبێ هەمووی ئیشی هاوێنی چاو و عەدەسەی چاو و گلێنەمانە هەمووی ئەوەیە تۆ تیشکەکان فۆکەسکەیت لەسەر سەنتەری شەبەکێ لە نزیکبینە ئەی خاتە بەردەمی بۆیە تۆ شتی نزیک باشە بینی لە بەرەوەی کە نزیکی ئەەکەیتەوە نزیکبینی تۆ شتەکە چێتە سنتەر بە سەی دوورەکەی ئەو تیشکە ناگاتە سەر شەبەکەکە یەتە بەردەمی ئەوەیە چایلکەی بۆکەینەوەی کاڵە ناقەسای هێنێتەوە بەردەمی دووربین بە پێچەوانەوەیە کابرا دوورە بینێ بەڵام لە شتی نزیکە تیشکەکە ئەچێتە پشتی تۆڕی چاو فۆکەسەکەی بڵێ ئەمە شتێکی فیزیاویە بە زۆری فۆکەسەکەی ئەچێتە پشتی تۆڕی چاو تۆ عەدەسەیەکی زائیدی بۆکەی خۆی ئەەکەیتەوە ئەم تیشکە بۆی بێتەوە سەر تۆڕی چاو فۆکەسەکە سەر شەبەکەی چاو بێ مە دووربینە کاڵی دووربین یانیشتی دوورە بینە شتی نزیک نابێنێ نزیکبینیش بەعکسەوە ئەی لاربینی چییە ئەستیگماتیزم چییە لەوانەیە ئەمە وتمان بە دوو ئەکسس بە دوو هێڵ یا بە دوو تەوەر یەکێکیان فۆکەس کا لەسەر شەبەکەی چاو یەکیان لە بەردەمیایکە یەکێکیان لە پشتەوە ئەیکا یا هەردووشیان لە بەردەمایکە یا هەردووچیان لە پشتەوە یا لە دوو پۆینتی جیاوازە شتەکە بە تەڵخەیە بینی ئەو شتێک کە تۆ ئەیبینی فۆکەس ناکە ئاوای لێ هەستەکەی وەکو خەیاڵەکەی لە بەردەمیان بەعجار یا تەڵخە جوان نایبینی مەسەلەن ئەوەی سنتەرەکەی فۆکەسە بێت لە ناو سنتەری چەوەکەی ئەوی دەور و پشتەکەی ئەچێتە دووسێ پۆینتی ترەوە دووسێ خاڵی ترەوە فۆکەسە بێ ئەمە پێوتێ ئەستیگماتیزم یا لاربینی شتەکان یا تەڵخبینی ئەتوانین بڵێ شتەکان بە تەڵخەبینی اینجا ئەکرێت ئەستیگماتیزم بە تەنیا هەبێ ئەستیگماتیزم هەمان شت دەرەجەی هەیە زائیدیە و ناقسیە ئەستیگماتیزم هەیە بۆ دوور کەواتە بە زائیدە شتەکان کە پۆینتێکە لە پشتەوە لە دووسێ خاڵە فۆکەسێکە ئەستیگماتیزمەیە بۆ نزیک ئەوەی جەنابە نزیک بینە یعنی شتی دوورەکان بە تەڵخی ئەبینی هەم دوورەکە بە باش نابینی هەم لە عینەن کاتا لە یەک پۆینتە لە یەک خاڵە فۆکەسی ناکە کاتە چەند خاڵێکەوە لە بەردەم تۆڕی چاوەکە ئەمانش هەمووی چارەی زۆر ئاسانە بە چی چارەکرێ بە بڵین بە چایلکە چارەسەرەکرێ باشە هەر لە مەسەلەی چاویلکەیە لە مەسەلەی
جۆری لێنزەکان ئێستا کەمێکتر کاگەری بوومان باسەکات کە چییە بەڵام حەزەکەم لە جەناب پرسیارێکی زۆر خێرا بکەم لە مەسەلەی پۆشینی چاویلکەیە دوجار باسیەوەکەی کە کێ پشکنینەکە بکات و چه عینەکە کە بنووسێت بەڕاستی وش پرسیارە بوو من بەڵام لە مەسەلەی چاویلکەیە سەمە لێرە ئەوەی کە ئەومان لەسەر شەرح کرد لێرە لەسەری سەر نووسراوە UV ئەڵترافایۆلەت لایت تیشکی سەر و بنەوشەیی لێ نووسراوە AZUL لەمە نازانم چێ بەڕاستی لێرەش نووسراوە IR ئینفرارێد تیشکی ژێرسوور دروستم تەرجەمە کردووە ژێرسوور باشە ئەمە کێشەی چی دروستەکانی UV دکتۆر زیان بە تۆڕی چاوە گەێنێ خۆی ئەمانە زۆربەی زۆریان بەس UV-ەکە زۆر ئەوەی ناوەڕاست ئەوەی بڵێن 400 بۆ 700 تایە ئەو تیشکە بینراوانێ تۆ ئەو تیشکانی کە لە هەتاوە هەیە بڵێن ئەمە بە ئینگلیزی پێڵن وەیڤلێنث بەڕاستی بە کوردی درێژی شەپۆلەکان تۆ بەشێکی ئەبینی وەکو چۆن لە گوێە دەن بەس لە بیرم نەما لە 200 بۆ 20,000 هەرتز بینی لەسەر و ئەو لەژێر ئەوەوە جۆ لێ نییە نایبیستی عینەن شتیش لە بینینەوە هەیە 400 بۆ 700 تایە تۆ بەس ئەوە نەئەبینی زۆر تشکێ لە هەتاوە لەو گڵۆپایە تۆ نایبینی چاو نایناسێت لەو تیشکانە بە تایبەتی سەر و بنەوشەیەکان کە لە هەتاوە زۆرە ئەمانە زیان زۆر ئەگەێنە بە دووشت یەکێکیان بە هاوێنەی چاو کە ئەڵەن یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئاوی سپی لەگە تەمەنە ئەوەیە کە زۆر ئەو تیشکەی بەرەکە زیانەکەی تریشی چییە؟ زیانەگەێنێ بە تۆڕی چاو بە شەبەکەی چاو ئەویش وردە لەگەڵ تەمەنە ئەمە باشترە کە ئەڵێن مەسەڵەن عینەکی فۆتۆی بۆ بەکاربێنە و زۆر سی تیشکی هەتاومەکەەوە لە بەردەم تیشکێتەوە باشتر وایە چالکێ ڕەشە لە بەردەما بێ ئەم تیشکیان زیان بەخشە ئەوەی تریش زیان بەخشن بەڵام بۆ ڕادێنە بۆ ئەوەی کە بزانین ئەم لێنزانە ئەم هاوێنانە ئەم شوشانە چین و چۆنن دووبارە گەڕنە لای کاگاری و بۆ دوا پرسیارەکان لەگەڵ دکتۆر میران پاشکەمێت لەگەڵتان بەردەوامە بم بۆی کە بزانم پشکنەکانمان کە کرد لەکوێ پێویستمان بە دکتۆرە بێت لەکوێ پشکنەری چاوەتوانە کارەکان بکات لەگەڵمان. ئێمە لە کۆنا لە ساڵەکانی هەفتاگانە تەنها دوو جۆر لێنسە بووە ئەی شوشە بووە سپی هەبووە زۆر کەس مشکلی هەتا ئەوانەی هەبووە ئەوە هەر شوشەکە بووە ڕەنگراوە بەڵام ئێستا لەم کاتی خۆمانە لەبەرێکە چاو پێشکەوتووە چاو پێویستی زیاتر بە چایلکەیە هەر کەسە و لە بوارێکە ئیشەکە لەبەر ئەوەش لێنزەکانیش لقیان زۆر لێبووەتەوە هەر کەسە و بەپێی جۆری ئیشەکەی و بەپێی جۆری پێداویستەکەی کە بزانین مەسەن ئیشەکەی چێ زیاتر لەکوێ سایقی ئەکە ئایا کۆمپیوتەرە ئایا مەسە هەردووشی بەیەکەوە ئیتر بەپێی ئەوانە ئێمە بۆی هەڵەبژێرین لێنزەکان جۆریان جیاوازە زیاتر ئەتوانین لێنز بە دوو جۆر جیاکرێتەوە یەکەمیان بەپێی مەوادەکەی بە هەمان شێوە چۆن فرێمان هەبوو بە لە هەرزانە بۆ گران لێنزەکانیش بە هەماشێ بەڵام جیاوازێکی لە هینا بەعام چاو لەگەڵ ڕووناکیە تەعاملی هەیە ڕووناکی یعنی بڵێن بە ڕووناکی یا ئارتیفیشیال بێ با بڵێن کە ڕووناکی تەسنیع بێ یان ڕووناکی ڕۆژ بێت یعنی نەچڕاڵ بێت ئەمە ئێمە پێویستمان بەچیە بە باشترین شێوە ئەم ڕووناکیە بگەین بە چاو بۆچی بۆی جوانترین ڕەسم ببینێ ئەمە مەبدەئەکەیە لەگەڵ ئەوەشە ئەبێت بەڵانس دروست بێ لە بینی ئەو چاو لەگەڵ عەدەسەکەیە لە چییە؟ چونکە چاو شتێکەیە پێڵەن ABB value ئەو ABB value چاو 45 ئەو ماوادانەی کە بەکاریە هەنێکی 35 پیاڕوە هەنێکی 30 پیاڕوە هەنێکی ڕێک 45ەکەی پیاڕوە ئەوەی کە 45ەکەی پیاڕوە بۆ چاو کۆمفۆرتەبڵترە باشترە وە چاو بەرەو باشی ئەبا بەڵام کاڵی عەدەسەکە خراپە لە چیایە ئەوە مواسەفاتی عەدەسەکە هاتوچێتی شکانەوەی زۆری تایە ئەوانی تایە یعنی چاو بەرەو باشی بەرێ بەرەو خراپیە با زۆر جار لەوایەکە بەڵام ئەگەر تۆ بە چاو ببینیت ئێستا لەوانەیە هەر ئاوا عەدەسێکی ئەتیادی بینی عەدەسەکان جۆرەهایان زۆرە بەپێی فلتەری شەمیسان جیاکراونەتەوە فلتەرەکان بۆ نمونە هەیە بێ فلتەرە
هیچ مواصفاتێکی تیا نیە و وەکو باسیشم کرد هاچووی تیشکیشتیا باش ناڕوات یعنی ئەو ڕسم بە جوانی ناکرێت ئێستا ئەگەر ئێمە لێرە مانوێت ئەم عەدەسەیە سێریکەین لێرە تێستینێکمان هەیە کە ڕسمی چاوەکەی تایە ئەم ئینانە هاتووەم تیشکانە ئەم تیشکانە یەکیان هەر یوڤە ئەمەیان بلووە 420 ئەمەیان 780 ئەمەیان 420ەکە بلووە بلوکەت ئێمە لێرە لێنسەکانمان بەپێی UV جیاکراوەتەوە لێنزی ئەتیادی UV-ەکەی تقریبا لە 350 ئەگەر هێ سادە و ساکار بێت کە هیچیکەین سێدەگە هیچ فلتەر ناکات لێنزی تربان هەیە لە 400ەیە ئەوە ڤەرژنی با بڵێن هینی کۆن بوو جاران بەس تقریبا چەند ساڵی لەمە پێش هەر ئەوە هەبوو ئاخر ڤەرژن بوو بەڵام ئێستا 425 شمان هەیە UV لەگەڵ 780 مان هەیە ئەمانە ئەم ڕقەمانە چین و ئیسفادەیان چییە ئێمە لە شاشەی سەناعیەوە زیاتر لە کۆمپیوتەر و لە مۆبایلەوە ئەو تیشکەی کە دەرەچێت UV با بڵێن درێژی UV 420 نانۆمیترە ئەمە ئەو تیشکەیە کە ئەگەر لێرە شا تعریف کراوەتەوە جایشکە تەمعاً ئەمە ئینەرژیەکی زۆری تایە ئەم ئینەرژیەش چونکە شەپۆلەینەکان کورتەکان دائما ئەنرژیەکی زۆریان بەهێزیانتەیە یعنی گەرمێکی لێە ئەبێ زۆری بە گەرمی ئەمانە ئەم شەبەکیە بەرەو خراپی ئەبا زۆریش کە چاو تێگەچێ ئەمایکە مۆبایل بەکارێن کە تووشی ئازارە بنیان مەسەلەن ئەمە هۆکارەکەی ئەو UV ئەمە ئەو کێشەی بۆ حەلەکەین و ناڵین چای عەزیەتی بێت لەبەر بەم کۆمپیوتەر دانیشەیان لەبەر وەکو تەلەڤیزیۆن یان هەر شتێکی تر شاشە بێت ئەمە شتێکی باشە چای عەزیەتی نەبێت و تووشی نەخۆشی نەبێت و بەرەو کەزی نەڕوا ئەمە وەکو UV 420 عەدەسەیەکمان هەیە UV 575 ئەو 575 ئێمە مەسەجاری لای دکتۆری چا عەمەلیات ئەکەین بەعادەتەن هینێکی بۆنووسی عینێکی ڕەشی بۆنووسی لەبەر ئەوەی کەوا بنیناری تایە جارێ شوێنی چاک نەبووە یەک شتیکە هۆکارە بووە ئەو ئازارێکەوە پەیاکە دوای عەمەلیات ئەویش زەردەی خۆرە زەردەی خۆر لە 575 جاگیرێ لە 575 جاگیرێ ئێمەش عەدەسەی ئەگەر مەسەن بۆ نمونە عەمەلیاتی کردوێ ئێمە ئەتوانین عەدەسەیەکی سپی بۆ دانین شەرنی هەر ڕەش بەکاربێنێ ئەویش 575 ئەتوانێ بە عەدەسەیەکی ڕوون ئیشی خۆی بگاو بە بێگە چایشی عەزیەتی بێ ئەمە ئازاری چاو کەمە کاتۆ لە دوای عەمەلیات ئەگە سێری شتەکەین ئەمیش UV-ەکەی تایە ئەمەیان زیاتر بۆ باراستنی شەبەکیە پاراستنی شەبەکیە زائیدەن یعنی ئەو ئیشە ئەکات کەوتمان بۆ عەمەلیاتشتیەوە پاراستنی شەبەکیەوە بۆ کۆمپیوتەریش ئەمە متەتەورترە ئەم عەدەسەیان ئەگە سێریکەین لێرە هەموو تیشەکان فلتەرەکە معنای هەتا 780 نانۆمیتر فلتەرەکە و لەبەر ئەوەی کەوا زۆ پاکراوەتە لە تیشکی خراپ کە بۆ چاویەت زۆر ڕوون و جوان پێی ئەبینێ وە موادەکەشی موادێکی زۆر تایبەتە دروست کراوە زۆرێکی کەشمان هەیە کە بۆ ئەم جۆرە چوارچێوانە بێت کە پێڵێن فرێملێس بێ ئیتار ئەمەش تایبەتمەندێکی ئەوەی هەیە کە زۆر سووکە لە چاو دیار نییە زۆر کەس حەزەکە ئەم جۆرە لە چاوکە بەڵام ئەمە کێشەی لەوایە هەیە لێنزەکان چکە پلاستیکە زۆر جان ناسکە لە کەوتنە خوارەوەیەکە یا لە شتێکی ئاساییە لەوانەیە بشکێ بۆ ئەمەش سەرڕای ئەو مواسەفاتانەی تر لێنزێکی تایبەت هەیە دروستکراوە کە ئەو مواسەفاتانی تیا وە وا دروستکراوە کە نەشکێ بۆ نمونە ئەمە نمونەی ئەو لێنسەیە کە باسیەکەم ئەگەر لە سێریکەین ئەمە لێنزێکی زۆ بەهێزە تەنانەت ئەگەر شتێکی قورسیشی بکەی بەسەرە هیچی لە نایە بۆچی چونکە ئەم جۆرە عەدەسەیە بە چوارچێوەکەوە ئەنووسێنێ لەبەر ئەوەی کەوە تەنها هەموو ئەتیمادەکەی لەسەر عەدەسەکەیە ئەگە هەر شتێکی بەسەرا بێ عەدەسێکی ئاسایی بێ زۆر بە ئاسانیەشکێ ئەو کەسە لەوانەیە لە شوێنێکی وایە بێ پەچی بکەوێ بەڵام کە ئەمەی لە چاو ئەمەی بۆ دروستکەین ئەوە ئەتوانێت بە ئیسراحەتی خۆی ئەم جۆرە ئیتارەش بەکار بێنێت و لەگەڵ ئەو لێنسەیە بە هەموو ماسەفاتەکانە و ئەمەش جۆرێک بوو لە بڵێن لە فرێم و لە جۆری لێنسەکان کە فرێملێس و جۆری کە جشکانەوەیە.
لە مەسەلەی مناڵانە زۆر بەڕوونی باسمان لەوە کرد کە بەشێکی کارەکان پزیشکی مناڵانێکە بەشێکی کارەکان ئێوەکو پزیشکی چاو ئەیکەن ویستیشم باسی مەسەری پشکنەری چاو بکەین فەرمووت حەز ناکەم بچینە ئەو شەڕەوەکە هەرگیز ناچینە شەڕەوە بەڵام بیرمە لە بەریتانیا پشکنینیشان بۆ کردم و عینێکیشان بۆ کردم و عینێکیشان فەحس کرد دکتۆرم هەر نەبینی ئەزانم زۆر شدێ لە مەسەلەی ترینین و پەرەپێدان و تاکو کۆتایەکەی ئەوان لە پێشەوە حتا دکتۆرەکانی ئەوانیش لە هەندێک حاڵەتە ئێمە دکتۆرەکانمان زۆر لەوان باشترن لە هەندێک حاڵەتی نەزەریاتانە بێت ئەوان ئەکرێت تا ڕادێک لەبەری کە فرسەتیان باشترەوە پێگەیشتن پێ بدەن بەڵام کەم بینمە لە مەسەلەی هاندسکیلا توانای دەست و ئیشکردن دکتۆرەکانی مە زۆر باشتر و زۆر خێراتریش دەست نیشانەکەن بەڵام لە مەسەلەی پشکنینی چاوە ئەگەر پشکنەری چاومان بۆ پشکنیە کێشەی هەیە کێشەی نییە من بەڕێی من دایمەن ئەم شتە باسی سیستمی ئێرەکە باسی وڵاتەکە لە مناڵ سەداسەد یەکەم پشکین نا ئەگەر یەکەم پشکین دەری خست ئەم مناڵە کێشەیەکی هەیە بە مەسەلەن چاوی کێشەی هەیە یا ئەوە تا خێرە یا ئەوە تا بینینی باش نییە کێشەی بینینە بەڕێی من ئەبێ دکتۆرەکە بیبینێ باشە بە دکتۆر هیچ نەبێ یەکەم جار مەجالیتیانێ بە دکتۆرەکە بیبینێ لە بەرۆی لە مناڵە هەنشتی تری تێکەوە فەحسی قەتری تێکەوە بەستنی تێکەوە تەمرینی پێکەوە جا بە ئەجارە ئەو مناڵانە بە خێڵ بێ کەی قەرار بێی نەشتەرگەری بۆ کەی قەرار نەبی بەستنەکەی چۆن بۆ بکەیت چۆن بۆ بینیتە خۆ ینی تۆزێت تەفاسیلی زۆرترتیە بەڵام بە شێوەیەکی گشتی لە گەورەیە بەڕێی من ئەگەر چاوەکە هەر ینی کێشەیەکی سادەی زائدیان ناقصی هەبوو یا ئەستیگماتزمێک دەرەجەیە دوانسیانی ئەوەنەوە هەیە احتیاجێ لە پشکنەری چاو بیکات و شەشمان جارێ چێکی خۆی بکاتەوە ئەگەر کێشەی ترێنە اینجا ئەلێرێک پرسیاری بچووکەکەم لە هەموو کاری پزیشکی هەمومان نەزان کاری دەستە جەمەیە هەر ئێستا پێشەوەی کە بەردامەکە بکەین باسی لەو کرد هەندێک لە پزیشکەکانی و ماکسیلۆفیشال سەرجنەکان نەشتەرگەری شەویلگە و ڕوو لەگەڵ ئێوە هەندێک کارەکەن ئەوان لەگەڵ قورگلوت و جوچکە هەموو مەسافەکەتانێکێک ئەو ڕوبەری کاری تیاکەن یەکێکە لەگەڵ پشکنەرەکانی چاو پزیشکەکان ئەم پەیوەندی باشان هەیە بۆ نەکە پشکنەرێک منە پشکنی ئەزان بەس مەسەلەک بە زاید ناقص و ئەکستیگماتیزم نییە و شتی ترە ئەوەتان هەیە بۆ دکتۆرێکی بنێرێت زۆربەی حاڵەتەکان مەسەلنیەن بۆلام بۆ نمونە ئەڵێن بڵێ پشکنەرێکی چاو مەسەلەن پشکنینی بۆ کردو توێتی تۆ لەوانەیە بۆ نمونە ئاویسپی و هەیە بێت تۆ لەوانەیە ئەمە گلێنەی قۆقزی بێ ئەمە بە چالکە چا نابێتەوە بڕۆ سەردانی پزیشکە بەڵەوە حاڵەتە زۆر بەش خەبەرێکی خوارد ئەینێرم بۆ پزیشک خەبەرێکی زۆر خۆشە دوا پرسیار کە زۆر خۆت حەزت کرد باسی بکەین و دڵنیان پرسیاری زۆری خەڵکە پێش لێزەرەکە دوا پرسیار لێزەرەکەیە پرسیاری بینی چاویلکە عینەک لەگەڵ کۆنتاکت لەنس ئەو عادەسەکان کە ئیخەنە سەر چاو باش و خراپیان هەیە کۆتانەست بڵێ باش و خراپی زۆرە یعنی زۆر هەیەی کێشەکە چیە من لە وڵاتە بەڕاستی حەزم لە کۆنتاکلنس واتە هاوێنەی چەسپاو بە کوردی خەڵک پێڵن عادەسە ئەوەی کەی کاتە چاو من زۆر لەگەڵانی دامە نەخۆشەکان کە زۆر داڵنیەکەن باید نووسم مەڵم لە چاییکە بەڵام دامە بە نەخۆشەڵم ئەگەر کەسێکی تۆزە واسواس و جددی و پاکوتەمیز نیت جوێینایەتێک کەی دایکێنی و کەی لەبەری کەیت و بیشۆیت و مەحلولەکەمە سۆلوشنەکەی بۆ بگۆڕێت و ئەمانە مەیکە یەک کێشەی تریشمان هەیە لە وڵاتە بەڕاستی کواڵتی کۆنترۆڵ نییە کواڵتی کۆنترۆڵێک نییە زۆر من متمانی سەداسەدی پێکەم زانم ئەم هاوێنی چەسپاوە چۆن هاتۆ بێن باین چونکە هاوێنی چەسپاو ئەگەر کواڵتێکی باش بێ ئەم لایەکی شۆ نەخۆشەکە بە پاکوتەمیزیەکی مەزبوط ڕایگرێ دەستی جوان بشووە ئەم ڕۆژە پاشی کاتەوە مەحلولەکەی بۆ بگۆڕێ لە کاتی خۆیان شەو پێوی نەنوێ خۆی پێ نەشوە ئەم شتان نەبێ کێشەی نییە بەڵام ئایا ئەم دوانە توانین هەردووشی کۆکەیتەوە این بەگشتی عینەک سەرێشەی کەمترە لە عینەک سەرێشەی کەمترە طبعا باشە عینەک و لێزەر زۆر کەس ئێستا ئاواسێکی نەکەڵێت ئاوتۆ بۆ لێزەری لە چاوە نایی هێمیشەڵم بە عینەکەم ورتاحم بۆچی لێزەری لێ بم هەر بەڕاستی ئەگەر لێزەر لە چاوم بم چاوم باشترە بێت پێی ناوترێ باشترە بێ بەڵام ئایا چای تۆ لەیزەری بۆ ئەبێ پێش هەموو شتێک پێش هەموو شتێک یەکەم جارە بێ پشکنینی بۆ بکەی پشکنینی گلێنی بۆکەی ئەستوری گلێنی بۆکەی ئەستیگماتزمەکەیەوەی کە جەنابێوانی بۆکەی ئینجاڵێ ئەم چاوە لەیزەرێ ئێمە بەکارهێنانی لەیزەر لە زۆربەی حاڵەتەکانم نەمێ ئەوسەلاوان لەسەر مەسەن دکتۆری چاوکە بەڵام لە زۆربەی حاڵەتەکانە لەیزەر ضرورەت نییە ئەوە نییە بە نەخۆشەکە بڵێ تۆ چاوە کزە ئیلا بالله بە لەیزەرکەی نەخۆشەیە حەزی لە عینەک نییە بۆی لەبەر ناکرێت بۆی ئیشەکەیەوە زۆر جارێ ئیشەکەی تۆ ئەوە هەڵناگرێکە چالکە بکەیتە چاوە ئەتوانی لەیزەر بکەیت لەیزەر جێگرەوەیەکی چالکەیە بەڵام ضروریات نییە یعنی تۆ زیاتر جوانکاریە ئەچێتە خاڵبێکی جوانکاریەوە لە زۆربەی حاڵەتەکانە
وەکلەوە یەک شتی تری شێمێ بڵم کە نەخۆش ئەڵە لەیزەر زمانی هەیە من دائما بە نەخۆشی خۆمەڵم هیچ شتێک لە عملیاتە زمانی نییە شتێک نییە نای زمانی بێت لەیزەر ئەکەی تۆ بۆ ئەوەنەی عینەک فرەیت ئەگەر ئەم چاوخۆی لە ئەسڵا دەرەجەکەی بەرەو گۆڕان ڕۆژت تۆ چۆن چالکەکە ئەگۆڕینی و دەرەجەی بۆ زیابێت لەیزەرەکە ژوایە لەیزەر نایوەستێنێ بەس ئەو دەرەجەیە و چاکە کە ئەم ڕۆهەتە 2 ساڵی کە دەرەجەی تر دەبێت کەس نازانێت کەس نازانێت بەس پاسێکی زۆرە بۆ دکتۆر میران حەسەن عەبدوڵڵا پزیشکی پسپۆری نەخۆشی و نەشتەرگەری چاوکە لەگەڵمان بوویت سوپاس بۆ کاتت سوپاس بۆ ئێوەش بەشێکی کەمان هەیە لە چایلکە ئەوش عینەشی ڕەشە کە زۆر بەکارهێنرێت لە ڕۆژیان ڕۆژانەیە ئەمەیان بۆ پارێزگاریە یەکەم لە تیشکێکی بەهێز تیشی خۆر وەکو تیشک وەکو بەقوەتیەکەی هەروەها ئەو تیشکانەی کەوا زەریش ئەیان لە چاو ئەبێ ئەم دوو ماسەفاتە وە جوانی بینینەکەشی ئەو لەنسانە بەچی دیاری ئەکرێ یەکەم جۆری ماوەدەکەی هەموو شتێک یەکەم جار ئەگرێتەوە بۆ جۆری ماوەت ئێمە تەنها ئەو ئیشەی کە لەسەر چایلکە ئەکرێ کە ئەو ڕووناچی کە بۆمانێت بە جوانترین و بە پاکترین شێوە بگا بە چاو وە چاو ئیسراحەت بکە ئەمە هەدەفەکەیە ئیتر ئەگەر ئیشێکی زۆری تاکرابێ ماوەدێکی چاکی تیا بەکار هاتبێ و تەکنیکێکی بەقوەتر و بەهێزتری تیا بەکار هاتبێ ئەو کاتە ئەو کەسێک کە ئەو شەمسیە لە چاوەکە عینەکە تەمعەن ئیسفادێکی زیاتری لێکا و چایی ڕائەگرێ و هیچ زەرێکی لێ ناکێ وەکو باسمان کرد وتمان عینەکی ڕەش دوو سێشتی هەیە مواسەفاتەکانی یەکەمیان ئەبێ کوالیتیەکەی موادێ بێ کە هاتوچۆی تشکتیایە ستاندەرد بێ هاتوچۆی تشک لەوانێت تۆزە زەحمەت بە لێراکە باسکرێت چکە ئەوە پەیوەندی بە حساباتێکی ماتماتیکیەوە هەیە کە ئەو تیشکانێکیان بۆ ئەبێ ئەو ڕسمە بە جوانی بە پاشی بگەن بە چاو ئەوەی شەکە لەو ماسەفاتانەی کە چاو هەم لە چایلکەی پزیشکە هەمان پرۆسێسە ڕائەگرێت دووەمیان نابێ مۆجیتیا بێ چایلکە دروست دەکرێ مەوجیتیا سێهەمیان ئەو ڕەنگەی کەوا دائەنرێ ئەبێ نیسبەتەکانی مەزبوط بێ مەسەلەن لە سا 50 لە سا 25 بەپەی جاری وایە دکتۆری چاو ئەنووسێ لە سا 50 ئەوە لە سا 75 ئەومە بەسێکی تایبەتی هەیە تۆ مەساچی بۆ بازار ئەڵەی سێرەکەی ڕەش عینەکەکە بەڵام لەوانەیە نیسبەتەکەی تاوە نەبێ ئەگەر نیسبەتەکەشی تاوە نەبێ ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا چاو عەزیەتی بێ یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگە کە ڕەچایەکەی لە وڵاتی ئێمەیە خۆی عینەک کاتەگۆری هەیە کاتەگۆری 1 و 2 و 3 ئەمانە چین ئەم ژمارانە ئەم ژمارانە ئەوەیە مەسەرن بۆ نمونە ژمارەی 1 زۆر ڕوونە ئەوە بۆ مناسەباتی تایبەتیە بێ بەعام ئێمە کە بۆ خۆمان کە بەکاری هێنین ئێمە بەعام عینێکی شەمسی بەکاری هێنین بۆ سایقی بۆ دەرەوە بۆ پیاسە ئێمە لە کاتەگۆری سیان لە وڵاتی ئێمە ئەبێ ئەگەر ڕەشیش بێ باشتر لە ڕەنگەکانی تر بۆچی چونکە کاتەگۆری 3 هەتایەکی بەهێزە کاتەگۆری 4 نایە بە هیچ شێ بەکار بێ ئەگەر عینێکی نووسا بوو کاتی 4 معنای ئەوە عینێکی لەحیمە یعنی تۆ مەبەست لەحیم چیە تۆ توانین پیاسی پێ بکەی بەڵام نابێ سایقی پێ بکەی خەتەرە ئەمە یەکێ لەوانە اینجا ماسەفاتە عیلمیەکانی کە یەکەم UV بەلایانی کەمەوە بێت 400 بگرێ تا هەش ئێستا 420مان هەیە وەکو وازان تاقیشمان کردو با جایشکە تاقیکەینەوە ئەمە ئێستا ئەم عەدەسەیە هەتا 700 ئەیگرێ یعنی UV 420 و 450 بەرەو سەرەوە ئەمە عەدەسەیەکی کوالیتی بەرزە بەڵام ئەمەیان تەنها لەبەر ئەوەی کەوا 420 دەگرێ سێ دیکە ئەمە هەر یەکە بۆ مناسەبێت دانراوە ئەمەیان تۆ لەوانەیە لە بازار مەسەلەن جاری وا کە ئیکڕیت و ئەزانی ئیشیە ماکە بەڵام وانە هەر یەکە و ئیشێکەکە
ئەمە جۆرەکانی بۆ جاگرێتەوە اینجا بێزگە لە UV شتێکێ پێڵێن پۆلەرایز یا پۆلەرایزنا پۆلەرایز و پۆلەرایزنا زۆر کەسێک تێکە چوازانێتە عینەکێکە پۆلەرایز بێ ئیتر ئەمە UVیان نەخێر UV شتێکە پۆلەرایز تەنها فلتەرێکە دا ئەنرێ بۆی کەوا کۆنتراست چاکە یعنی ڕستمەکە جوانتر ببینی ئەمە بەشی دووەمی لێنزەکە سێمیان جۆری موادە خامەکەی جارێکی تر یەتۆکایە ئەبێت موادێکی کوالەتی بەرز بێ زۆر جار مەسەن هەمیسان باسمان کرد بە جاری پێشوشە عینەشی وایە بە 500 هەشە بە 300 دلار هەمیسان ئانی پرسیار دووسێتەوە ئایا بۆچێ وەکو باسیشمان کرد مەرج نییە تۆ هەر بچی 300 دلارێکە بکڕی ئەبێ ئاگاش لێ بێ شتێکی هەرزان نەکڕی کە زەرر لێبە ئەمە مواد شتەکانی هەر ئیتار و شتەکەی هەر لە موادی TR90 و لەگەڵ ئەسیتاتی پێڵەن دروستکراوە بێجگە لەوەی کە کاتەگۆری سێ تقریبا نزیکی 75 کات ئەمە UV 400 لەگەڵ پۆلەرایز یعنی بۆ جوانکردنی ڕسم UV بۆ پاراستنی چایەتی لە تیشکەکان ئەو تیشکانێکەوە زەرر لە چاوەیەن ئەمەیان ماکەی ڕیبانە ئەمە مواد شتەکەشی موادێکی چاکە ئەسیتات بەکار هاتووە بینی نوشتەکەی تەمان کوالیتیشی بەرزیا بەکار هاتووە ئەمە کە ڕەشی تاوا دروستمان کردو بۆی بە چای دەرەجەی خۆی بەڵام هەندێک جاریش هەندێک کەسێ پێویستی پێیەتی کە عینێکی بەردەوامی لە چایە بێت لە کاتی خۆرا بۆی ئازیەتی نەبێت ئەو بتوانێت لە ژووری شەو بەکاری بێنێ ئەوە چای عەدەسەیەکەیە بیان پێڵێن فۆتۆگرەی مانای چییە؟ مانای ئەوەی لەبەر هەتاوە ڕەش ئەبێ وەکو شەمسی و لەبەر سێبەری شاکە هینە بێ کاڵە بێتەوە ئێستا ئەمە نمونەی ئەو عەدەسەیە ئەم فۆتۆگرەیە ئەمە ئێستا ئاوا کە لە چاوێکەی احتیاجی لە ژوورەوە سپیە بەڵام ئەگەر بێت و بچیتە بەر هەتاو ئەمە جیازێکە بۆ تێستە سێرەکەین ئەگە بچیتە بەر هەتاو هەر ئەو عەدەسەیە کە ئێستا بەدەستمەوە بوو سپی بوو یەکسەر خۆی بەپێی تیشکی هەتاوەکە ڕەشە بێ ئەبێ بە عینەکی شەمسی ئەمە یعنی شەمسی و تووبی بێکەوە بەسێتەوە ئەگەر بێت و سێژا تێستیشیکەینەوە سێرەکەین ئەمە پێڵێم ئەمە بلوکەتەکەیەتی کە 420 ئەگرێت ئەمە هەم بلوکەتە هەم فۆتۆیە ئەم دوو ماسەفاتەی هەیە چارگەکان بواری جاجیان هەیە بۆ گەورە بەجیایە بۆ تەمەنی وەسەڵ بەجیایە هەروەها اینجا چارکەی مناڵانیشمان هەیە ئەم چارکەی مناڵان ئەبێت تایبەتمەندیەکی زۆر تایبەتیان هەبێت لەبەر ئەوەی کەوە مناڵ لە گەشەیە حرەکەی زۆر ئەکات یاری ئەکا دوای ئەوەش ئەو کزیەی کە لە مناڵا دروست ئەبێ زۆرتر احتیمالی چاکبوونی بە چایلکە و بە عیلاج و لەژێر ڕێنمایی دکتۆرە زۆرترە وەک لە یەکێکە لە تەمەنێکی درەنگترە مەسەلەن پشکنینی بۆ بکرێ و بۆ عیلاجی چایلکەکە چای بەرەو باشی بڕۆ لەبەر ئەوە ئەبێ زۆر احتیمامێکی تایبەت بین بە مناڵ لە دروستکردنی چایلکەکە بۆی هەم چوارچێوەکەی و هەم عەدەسەکانی ئەبێ زۆر تایبەت بن وەکو چوارچێوە ئەوەیەوە کە ڕەچاو بکرێ یەکەم ئەبێ سوکەڵە بێ بۆی کەوا ئیزعاج نەبێت دوای ئەوە توانای ئەوەی هەبێت کە نەشکێت زۆر بەهێز بێت هەروەها ئەبێ ئەو موادەی کە جاری پێشوش باس ماکرۆ بە سەریعی دووبارەیەکەمەوە کە ئەبێ ئەو ڕەنگەی کەوا ئەم چوارچێوەی لێ دروستکراوە کە مەزدەرێکی وابێ یان شەریکەیە بێ کە شەهادەیەکە باتێ کە ئەم ڕەنگە هیچ زەرەری لەو مناڵە نایەت وەکو حەساسیەت و یان نەخۆشی و ژەهراوی شتی تر ڕەچای ئەوەش کرێ کە شێوازی دانیشتنی چایلکەکە لەسەر چای مناڵەکە ئەوەش بە پسپۆڕێکی لەو بوارێکی ئیشکە خاصن لە ئیشی مناڵ تۆزێ تایبەتە ئێمە کە بۆ مانیەت چەند کەیسێکمان بۆیێت لە مناڵە لەبەر ئەوەی کەوا لە مناڵە مەسەن جاری وایە خێلی تیا چاویان هەر نەخۆشیشکی تیا بێت جۆریشکان هەیە کە بۆ ڕاستکردنەوەی خێلیە یان هەر نەخۆشیشی کە بێت کە لە مناڵەکە دەرەکەوێت ئەو کاتە لێنزەکە ئەبێ بە دوو بەشەوە کەواتە بە پێڵەن بایفۆکڵیان ئەکسەکۆتیف کە دکتۆر بۆ ئەنووسێ بۆ ئێمەێنێرە ئێمەش بۆی دروستەکەین بەڵام ئەمە شێوازی دروستکردنەکەی زۆر حساس ینی ئەبێت زۆر بە تایبەتمەند دروست کرێت چونکە ئەگە بە جوانی دروست نەکرێت ئەوە ئەو مناڵە ئیسفادەی لێ ناکە ئەو داتایانە پرنت دەکرێت و ئەیبین بۆ بەشی دروستکردنی چایلکە لە بەشی دروستکردنی چایلکەش ئامێری تایبەتمان هەیە ئەو داتانەی کە وەرماگرتووە هەمووی داغڵەکەین ئۆتۆماتیکیە
دوای ئەوە بە وردی عادە سەوشتەکان حازرەکەین و ئەخێنە ناو ئامێرەکە و دەستەکەین بە دروستکردن. ئەوەی کە زۆر گرنگە لەم ئەڵلقەی بەرنامەی چارە دەربارەی پشکنینی چاوەکان ئەوەیە کە لەوە تێبگەین کە پشکنی گشتی ساڵانە بۆ کەسێک کە هیچ کێشێک نەبێت لە خەزانەکان بەلایکەمە مناڵەکان پێویستە لە 3 ساڵیەوە دەستکەن بە پشکنینی چاو لە کاتی چوونە قوتابخانە کە بەشێشی گشتی لە 5 تا 6 ساڵە لە وڵات بە وڵات و لە سیستەم و سیستەمە گۆڕە بکرێت و لە کاتی دەهێنانی ماڵەتی شۆفێرەکان و کەسە پشکنی بۆ کرێەوە پاش ئەوە لە سەر و تەمەنی 46ەوە پێویستە دووبارە بکرێتەوە لە سەر و تەمەنی 45 ساڵ جارێک و لە سەر و تەمەنی 60ەوە ساڵی جارێک بۆ کەسانی کە هیچ کێشێکیانی بۆ بەڕێزانی کە وەکو من چاویلکیان لە چاوایە بەلایکەمەوە ساڵی جارە پشکنی بکەن کاکرێ پشکی ناچجە لە لای ئەو بەڕێزانە بکرێت کە پشکنەری چاون یاخود لەو بەڕێزانەی کە پزیشکی پسپۆڕی چاون هەردووچیان دەکرێت بکرێت و ئەوانش لە کاتی پێویستە خۆیان ڕاوێژ بەیەکتریەکەن و ڕەوانەتانەکەنەوە بۆ بەڕێزانەی کە پێویستیان بە کاری زیاترە زۆر بەڕوونی وەتان باسکرا کە جیاوازی ئەم چوارچێوانە ئەم فرەیمانە چییە جیاوازی ئەم عەدەسانە ئەم لێنزانە ئەم هاوێنانە چییە گرانی و هەرزانی مانای چییە تکایە بە سعری زۆر کەم و بە نرخی زۆر گرانی شاتێمەکەون لە شوێنێ بیکڕن کە متمانەتان پێ هەبێت و بزانن لە چی دروستکراوە ئەوەی کە لەسەر لە چای منایە تەنها 20,000 تێچۆ و هەموو ئەو مواصفاتیانشی تایە کە پێویستە تیاابێ لە چاویلکەی ڕەشیشالەوە تێبگەن کە ئەگەر چاویلکەکە بە باشی دروست نەکرابێ لە کاتی پۆشینە لە باتیەوەی کە سوودی هەبێ زەرتان لەیە خوار بێڵقەی داچوش هەردی سانە تایبەتە بە چاو بە پشکنین چاو بەڵام بۆ و بە ڕێزانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەک نەخۆشیەکانی شەکرە و هەندێک نەخۆشی ترکە خوار بێ باسییانەکەین هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورساقەوە فەرمونون شەو شەوگارتان شاد بەخواتان سپێرە خواتان لەگەڵ